من پێویستم بە پارە نییە، بەڵام ئەمەوێ مانگی یەک جارێ کوڕەکەم بێ ئەلێرە لە پێش چاوتۆ بیبینم ماچی بکەم و بۆنی بکەم، لەبەرەوەی کوڕەکەم سەردانیم ناکە. سوێن بەخوای پەروەرگار، لەوانەیە 20 جار خوێندە بێتمەوە، بەڵام ئێستا ناتوانم باسی بکەم. یەکێک لە قاضیەک لە وڵاتێک لە وڵاتەکان، قاضیەکی مەحکەمە، بابەتێکی نووسیوەتەوە لە یادەوەریەکانی خۆی. ئەفەرمێ ڕۆژێکیان باوکێک هات شکاتی کرد لە کوڕەکەی، نردمان بە دوای کوڕەکەیە. کوڕەکە هات وتی ئەم کوڕە بۆم خراپە. کاتێک کە کوڕەکە هات، قاضێکە شکاتی لای قاضێکە کردووە باوکەکە. کاتێک کە کوڕەکە هات سەیریانی کرد، بەرەوڕوویانی کردەوە، وتی کوڕەکەم بۆم خراپە، پارەم ناداتێ، مەسرەفم ناکە. سەیری ئەو پیاوەشەکە کە شکاتی کردووە، سەیری شێوە و قات و ڕیبات و جلێکی جوان و ئەمە بە پیاوێکی ئاسایی ناکە، بە پیاوێ ناکە پێویستی بە پارە بێ. کاتێک کە کوڕەکەی هێنایە بەرامبەری پیاوەکە 10 ساڵە پێش قاضی، باوشی لە کوڕەکەیدا جارێ چارەگە سەعاتێ زیاتر ئەوی بەس ماچی کرد و بۆنی کرد. ئەو جا دانیشتەوە ئەم قاضیە خۆ لە بەلاش نەبووەتە قاضی، چەندین ساڵی خوێندووە، چەندین شەهادەی بەرزی هەیە، چەند ساڵەوە لەم بوارە ئیشەکە. باشە کەسێ شکار لە کەسێ بکە کە کەسەکە هاتە بەردەسی، بە چاوی دوژمن سەیری ئەکا یان هەڵەسێ ماچی ئەکا و بۆنی ئەکا، زانی ئەمە شتێکی تیا هەیە. وتی شکاتت چییە لەسەر کوڕەکەت؟ وتی مەسرەفم ناکە، پارەم ناداتێ. قاضێکە وتی باشە چەندێ بەشت ئەکا؟ وتی هەر چەندێ بێ، بە کەیفی خۆت، تۆ چەنددا ئەنەی با ئەوەندە بێ، بەڵام هەموو کاتێک کە کاتی پارەدانەکە دێ لە شوێنێک نەبێ ئەوی پارەکە دابنا و من بچم وەری بگرم، با لە بەردەم تۆ بێ، با بێ بیداتە تۆ، من بێم ئەلێرە لی وەربگرم، هەردووکمان بە یەکەوە لێرە بین. وتی باشە بەڵام چەندێ دابنێم؟ قاضێکە ئەڵێ چەندێ دابنێم؟ وتی کەیفی خۆتە، خۆت چەندت پێ باشە، چەندێ تەئسیری لێ ناکا لە مەعیشەتی ژیانی خۆی و ماڵ و مناڵی ناکا، با ئەوەندە دابنێ. وەکو نمونەیەک ئەیهێنینەوە ئەمڕۆ بڵێ 10,000 دینار. ئایا 10,000 دینار پارەیە باوک بچێ شکاتی بۆ بکە؟ قاضێکە سەیری پێما، وتی 10,000 بەش دەکا؟ وتی بەڵێ. باشە ئەمە بەس بایی 50,000 بەس بۆنی لە خۆی داوە ئەم پیاوە، ئەوەندە پیاوێکی جوان و پیاوێکی بەڕێز، بۆچی ئەوها خۆی نەفسیەتی خۆی داگرتووە بۆ پارەیەکی کەم؟ وتی ڕازیت بەوەندە پارەیە؟ وتی بەڵێ. دەرچوونە دەرەوە، دوای ئەوە نردی بە دوای باوکەکەیە، وتی ئەم پارەی تۆ دادناوە و ئەم ماچکردن و بۆنکردنەی کوڕەکەت ئەمە شتێکی تایە، وەرە بۆم باسکە، تۆ ئەم شکاتت بۆ کردووە، بۆ ئەم کوڕەت هێناوە بۆ مەحکەمە، چیت لێ ئەوێ؟ وتی وەڵڵاهی من پارەم ناوێ، من پێویستم بە پارە نییە، بەڵام ئەمەوێ مانگی یەک جارێ کوڕەکەم بێ ئەلێرە لە پێش چاوتۆ بیبینم ماچی بکەم و بۆنی بکەم، لەبەرەوەی کوڕەکەم سەردانیم ناکە، بە مانگ سەردانیم ناکە و نایبینم. لە کاتێکا قازێکە ئەیزانی ئەم پیاوە بازرگانە، تاجرێکی گەورەیە، کوڕەکەشی تاجرە، بەڵام وتی ئەمەوێ مانگی یەک جارێ بێ لێرە لە پێش چاوی تۆ بیبینم، تێر بە چاوی خۆم بیبینم، ماچی بکەم و بۆنی بکەم، لەبەرەوەی کوڕەکەم سەردانیم ناکە. بۆیە ئەو کەسەی سەردانی باوک و دایکت ناکەی، با سەیارەیەکی ئاخر مۆدێلت هەبێ، با پارەت هەبێ، با قەزرت هەبێ، بە کەڵکی چی دێ؟ بۆیە جاری وا هەیە کەسی وا هەیە پێڵی چەندێکە باوک و دایکت نەدیوە، چەندێ جارێ سەردانی ئەەکەی، چەندێ پارەیان نەدەیتێ، ئەلێ خۆی هەیەتی لەخوا بەزیاد بێ، ڕیعایەکی هەیە 100,000 دینارە. کورە براکەم واللهی 1 ملیۆنیشی هەبێ، یەک ئافرەت هەیە پیرێژنێ لە چکێکی بۆ بکڕە بە 2,000 بە 3,000 دڵی پێی خۆشە، جەمەدانیە بۆ باوکت بکڕە، قەمیسێکی بۆ بکڕە و بۆی ببە دڵی پێ خۆشە، بۆنی ئەکا ئەلێ ئەمە هی کوڕەکەمە، مەڵێ وەڵا هەیەتی، وەڵا ڕیعایی هەیە، باوکم خۆی دەوڵەمەندە، باوکم خۆی پارەدارە، با هەشی بێ، باوکت پێویستی بە پارە نییە، باوکت پێویستی بە سەردانیە، ئەیەوێ بچی لە تەکی دانیشی، ئەیەوێ بچی شتێ بایی 1000 دیناریش بێ بیدەیتێ. باوک پێویستی بەوەیە براکەم، پێویستی بەوە نییە، بۆیە با بە خۆمانە بچینەوە، ئەوەی دایک و باوکی ماوە، واللهی کەسی وا هەیە بە مانگ، بۆیە ئەم وتارمدا زۆر دەمێکە ئەم وتارە داوا ئەکرێ، واللهی باوکەیە ئەڵێ واللهی بە مانگ نایبینم، حەزەکەم بەس بیبینم، لە مۆبایل ئەیبینم.
خوا وای لێ هات باوکو دایک لە مۆبایل سەیری ئەولادی بکات ڕۆژی جارێ دوو جا بڕۆ کاکە ژن و مناڵت مەشغەڵەتی دنیات کاکە ژن نیعمەتی خوایە بیخە سەر سرت بەڵام ئەی دایک و باوکت نەمان وتووە واز لە ژن و مناڵت بێنە چێمان ئەتوانین چەند ڕۆژێ مناڵەکانمان بەجێ بهێڵین و مناڵ نەبینین بۆ ئەو مناڵە بە دوامانە ڕائەکات دایک و باوکی بە قوربانەکەین ئەی باوک و دایک ئێخۆ ئەوانیش ئەو هابوونە بۆیە براکەم ئەو پێویستی بەوەیە بتبینێ پێویستی بەوە نییە وەڵا پارەم بۆی نارد مانگانە لە معاشەکەم بەشێکی بۆ ئەنێرم نە بڕۆ خزمەتیکە بڕۆ نعلەکانی بۆ دابنێ بڕۆ خزمەتی بکە پێویستی بەوەیە بڕۆ شتێکی بۆ ببە دڵی پێی خۆشە مەڵێ هەیەتی ئەگەر ماڵی دنیای هەبێ بۆیە ئەو پیاوە تاجرێک بوو بەڵام ئەو قاضیە لی حاڵی بوو ئەم پیاوە پێویستی بە پارە نییە پێویستی بەوەیە بەس بیبینێ باوشی لێ بدا بۆنی کا ماچی کا بیگرێتە خۆی